ڕات چییە بەرامبەرەوانەی ژینگەی کوردستان پاگڕاناگرن لە سەیرانگەکان؟ ژینگەکەی ئەوەندە پیس دەکەن کەسانی کە دوای وان دێن مەسەلەن بۆ سەیرانە ئەسڵەن پێزێنە لە مەنتیقەکەش دانیشن ئەوەندە ناشین و پیسی دەکەن بە قەناعەتی منەوەی کەوابێ لە ماڵی خۆشیدا ئاوا پیسە کابراگە لە ماڵی خۆیدا ئاوا خاوەن بێ خەڵ قەشتیوان ناکە کە بچێت ژینگەی کوردستان پیسکە ئەو ژینگە جوانە ئەنی گونانێت ئەو ژینگە جوانی کوردستان لە هەموو دنیا خەڵک تەماشا دەکات بۆی دیکە نیشتیمانەکەی ئەوەندە جوانە خەڵک دی بۆ گەشت و گوزار ئەتو ناشرنی کرد دەبێت خەڵک چ مەسەلەن بە خەڵکەکەی بڵێ ئەمڕۆوانی کە لە دەرەوە دێن بۆ خاستن شارەکانی باش و ناوڕاز دەبێت زۆر بە هێمنی و بە شوێنەی ئاگاداریان ژینگە بێت چونکە ئێمە لەم زۆرفە ناسکەدا زۆر دەبێت پێویستیمان بە پاک و خاوێنی ژینگە هەیە چونکە ئەوانەی کە لە دەرەوە دێن کە سەیرێکی ناوچەکانەکەن سەیرێکی ئەو وەزعاکەن کە سەیرەکەن و ژینگە پاکەکەەوە معنای وای خەڵکەکە تێگەیشتووە و خەڵکەکە زانیاری لەلایەن سەقافەتەوە هەیە. کە ئێمە من و تۆ یەکەکی تر کە بەتەماین بڕێن بۆ سەیرانگە کە چەند خاوێنتر بیتن ئەوەندە حەز و ئارەزومان دەکەوتە سەر سەیرانگەکە و تامی و چێژە چی خۆشتر لێوەردەگرین بۆ ئەوەی دووبارەی کەینەوە. بەڵام گەر هات من زبڵم فرێدا تۆ زبڵت فرێدا ئەوە لە عینەن کاتدا یعنی حەز و ئارەزومان نامینێ بڕۆین بۆ سەیرانگە و کارشتوا بکەین. ئاراستنی ژینگە ئەرکێکی مرۆڤایەتیە لەبەر ئەوەی هەموو تاکێک پێویستی بە ژینگەیەکی خاوین و تەندروستەیە و ئێمە ژەکو تاک دەبێت بەلایەنی کەم پێویستە نەمانە بچێنین بۆ پارێزگاریکردن لە ژینگەیەکی تەندروست لە کوردستانی خۆشەویستماندا.